پێشمەرگە قارەمانەکان پارێزەرانی سنووری وڵات، هێزەکانی پۆلیس و پۆلیسی هاتوچۆ و بەرگری شارستانی، کارمەندانی دەستگای ئاسایش و هێزەکانی دژە تیرۆر و کۆماندۆی کوردستان. سڵاوی ئازایەتی و هەڵوێستی کوردایەتیتان لێبێت. من دکتۆر ڕێکەوت حەمەڕەشید کەریم، کاندیدی ژمارە 1 و سەرۆکی لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستانم، لیستی سەرۆک مام جەلال و سەرۆک پاڤڵ. هەمیشە پزیشکێک بووم، لە ناو خەم و ئازارەکانی ئێوە بووم. سەرەتای وێزگەی کارکردنم لە نەخۆشخانەی شۆڕش بووە و چارەسەری ئێوە و خانەوادە بەڕێزەکانتانم کردووە کە بەڕێوەبەری نەخۆشخانەکانی شۆڕش بووم بە سەرپەرشتی مامی گەورە و بەڕێزمان جەنابی مام جەلال جوانترین خزمەتی تەندروستیمان بە پێشمەرگە و خانەوادە بەڕێزەکانیان دەکرد. لە شەڕی بەرگری دژ بە تیرۆرستانی داعش وەک وەزیری تەندروستی سەرپەرشتی میحوەرەکانی تەندروستیم لە هەموو میحوەرەکانی پێشمەرگە کردووە و چارەسەری بریندارەکانم لە ناوە و لە دەرەوەی وڵات کردووە. ئێستاش وەک سەرۆکی لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان، کاندیدی ژمارە 1 بە شانازیەوە دەچمە بەغدا و داکۆشیکاری سەرەکی مافەکانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ دەبم. کۆشش دەکەم بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و یەکسانکردنی موچە و خانەنشینانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ لەگەڵ حکومەتی ناوەند.